بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی گفتوگۆکانی کورد لە ڕۆژاوای کوردستان لەگەڵ حکوومەتی ئەحمەد شەرع کە لە فەڕەنسا بەرەوە دەچن. گفتوگۆکان هەرچەندە وادەکەی بڕیاروا بوو ئەمڕۆ سبەینێ دەست پێ بکەن، بەڵام گفتوگۆی ڕاستەخۆی مەزلوم عەبدی لەگەڵ نوێنەرایەتی حکوومەتی ئەحمەد شەرع سبەینێ بوو دواخراوە وادەکەی، بەڵام هەر بەڕێوە دەچێت لە فەڕەنسا ئامادەکاری بۆ کردووە. بابزانین کورد چی دەوێت، کورد داوای چی دەکا، دەیەوێت بەچی بگا لە سووریادا. گفتوگوێن پرس و باسی بابەتاکەین لەگەڵ بەڕێز دکتۆر زانەگۆڵ، بەڕێزیان مامۆسان لە زانکۆی ستەرلینگ لە بریتانیا. دکتۆر سڵاوت لێ بێم کاتت باش لە سکۆتلەندا. دکتۆر سڵاوت لێ بێم کاتت باش، سپاس دەکەم، سپاس بە بەشداریکردنت لەگەڵمان. بڕوانینی تۆ کورد چی دەوێت لە سووریا، دەیەوێت بەچی بگا؟ بەڵێ زۆر سپاس. وەکو جەنابتان نەزانن ئێستاش جەنابەت باست لەوە کرد کە نوێنەرانی ڕۆژاوا مەزلوم عەبدی ئێستا لە پاریسە لە فەڕەنسا لە عینە کاتیشدا وا ڕێدراوە کە نوێنەرانی کورد چاپێکەوتنێکیان هەبێت لەگەڵ حکوومەتی سووری، لەگەڵ وەفدێک لە حکوومەتی سووری، فەڕەنسا و ئەمریکاش وەفدێکیش لە ئەمریکا سەرپەرشتی ئەو هینە بکات، ئەو کۆبنەوە کات. وەکو جەنابتان ئەزانن فەڕەنسا پشگیری لە مۆزوعی هێزی کوردەکانەکات، وەکو کورد وەکو ڕۆژاوا مەسەلەی کوردی، بەڵام لە عینەن کاتیشدا فەڕەنسا داوا ئەکات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ببن بە بەشێک لە دام و دەستگاکانی حکوومەتی سووری، بەشێکیش لە سوپای سووریا. وەکو ئێوەش جەنابتان ئەزانن لە ئەتفاقیەک کرا لە مانگی 2025 کە ئەحمەد شەرع لەگەڵ مەزلوم عەبدیە ئەتفاقیان کرد، ئەتفاقیەتەکان کرد کە ڕۆژاوا ببێتە بەشێک لە موسساتەکانی دام و دەستگاکانی حکوومەتی سووریا بە کۆتایی مانگی 2025، بەڵام بە شەرتێک کە حقوق و مافی کورد، هەموو مافەکانی کورد گەرانتی بکرێت، لە عینەن کاتیشدا شەڕ بوەستێت لە هەموو ناوچەکاندا، یعنی شەڕ و کێشە و هین نەبێت. ئێوەش وەکو ئێوە ئەزانن لە ئەخباریشدا زۆر باستان کردووە کە ئەمریکا لەگەڵ فەڕەنسا، بە تایبەتی ئەمریکا مووقفەکەی تۆزێ ئاڵگۆڕی تێکەوتووە. لە ئەوەش شتێکی باش نییە، لەبەرەوە وەکو ئێوە زانن نوێنەری ئەمریکا باراک باسی لەوەی کردووە کە هێزەکانی کورد ئەبێ بە پەلە ببن بە بەشێک لە موسسات و سوپای سووریا، و داوای کرد ئەو شتە بە پەلە بکرێت. لەبەرەوە ئەمانەوێ ئەوان وەکو ئەوان باسەکەن، ئەمریکەکان یانەوێ حکوومەتێکی موحەد دروست بێت، حکوومەتێک و هێزێکی چەکدارێکی موحەد دروست بێت لە سووریا. بەڵام ئەوە تۆزێ ئاڵۆگۆڕێکی تیا کەوتووە ئەو مووقفە ئەمریکیە، لەبەرەوەی ئەو شەڕە کە دروست بووە لە نێوان عەشائیرەکانە و دروستەکان لە سوێدا، تۆزێک مووقفی ئەمریکیەکان و فەڕەنسیەکانی گۆڕیوە. مووقفەکان گۆڕیوە لەبەرەوە تۆزێک گومانیان هەیە لە سووریا. ئێستاش وەکو ئەو مۆزوعانە ئاڵگۆڕێکی بەسیتی تیا کەوتووە، سووریا داکۆکی لەسەرەوە کات کە کورد ببێت بە بەشێک لەو دام و دەستگاکانە. دکتۆر ئەوەی کە باست کرد ئەو شەڕەی چەند ڕۆژی ڕابردوو هێرشی بەڵێن هێرش بۆ سەد دروزەکان، یعنی تۆمبارەکی ژۆژداریدا بە ئەحمەد شەرع وتی دەبێ بچێتەوە سەر ڕێگە ڕاستەکە و بە سیاسەتی خۆیدا بچێتەوە، گەرنە پشتیوانی نێودەوڵەتی لە دەست دەدات. پێدوانیە دوایەوەی تۆمبارە کەمێک لەگەڵ کووردا لێدوانی توندیدا ئەمە جۆرێک لە
بە خۆداچوونەوەیە بەرامبەر سیاسەتەکانی بەرامبەر بە شەرع بۆ پشتیوانی زۆری کە بۆی هەیبوو. بەڵێ زۆر ڕاستە. مجتمعی دۆلی بە تایبەتی وڵاتە غەربیەکان وەکو جەنابتان نەزانن ئیسرائیلیش بەڵام وڵاتە غەربیەکان تعاتفیان زۆر هەیە لەگەڵ دروسە، تعاتفیان نەبەست لەگەڵ دروسە هەیە، تعاتفیان لەگەڵ هەموو کەمینەکانە هەیە، ئەقلیات بە ئینگلیزی پێیان دەڵێن ماینۆریتیز، تعاتفیان لەگەڵ هەموو کەمینەکانە هەیە، ئەگەر دروست بێت، ئەگەر مەسیحیەکان بێت یا کەمینەکانی تر بێت، تعاتفێکی زۆریان هەیە. لەبەرەوەش کە ئەو ڕسمانەوە ئەو ڤیددیوانە کە بڵاو بووە کە بینیمان چۆن زۆر لەو دروسانە کە کوژران بە شێوەیەکی زۆر خراپ بوون، بە شێوەیەکی زۆر ناشرین، ئەو ئیهانەتە کران کە لە سەرۆکەکانی دروستەکان کە ئیهانەت کران، ئەوە وەکو دوابووچوونەوەی دروست کرد بوو لەلایەن فەرەنسیەکان و ئەمریکیەکان. لەبەرەوەش ئێستا ئەو ئەتیفاقاتە ئەو مناقەشاتانە ئەو کۆبنەوانە کە لە فەرەنسا ئەکرێت لە پاریس ئەکرێت، لەوانەیە باسی ئەو شتانەتیا بکرێت، لەوانەیە کورد داکۆکی لەسەرەوە بکات، ئەڵێ ئێمە ئەمانەوێ گەرنتی مافی کورد بکەین. لە عینە کاتیشەوەکو خۆتانیش باستان کرد پێشتر، کورد باسی لەوەی کردووە چەک خەتی سوورە بۆ ئێمە تەسلیم نابین، وەکو کورد باسی کردووە، وەکو فەرهاد شامی کە مەسئولی ئەعلامی SDF داکۆکی لەسەرەوە کرد، ئێمە تەسلیم نابین. لە عینە کاتیش ئەوە خەتیکی سوورە، ئێمە مناقەشە ئەەکەین، بەڵام مناقەشات مفاوەزات ئەەکەین، بەڵام مفاوەزاتەکان وەکو یەکسان موافەزاتەکەین، ئێمە نابین بەژێر دەسەڵاتی حکوومەتی سووریە، بەڵام وەکو یەکسان مفاوەزاتەکەن. ئەوە خۆی داکۆکیان لەسەرەوە کردووە، ئەوش کە خەتیکی سوورە بۆ کوردانی سووریا. لە عینە کاتیشە ئەمریکیەکان لەگەڵ فەرەنسیەکانە کە ئەوانیش ئێستا لە پاریس، ئەمریکان لە پاریس ئەوانیش ئەنوێ سەرپەرشتی مەوزوعەکان بکەن، ڕاستە پشگیری لە مەوزوعی کوردەکەن، ڕاستە پشگیری لە کوردەکەن، بەڵام مووقفەکەیان ئاڵگۆڕکی تواکەوتووە لەبەرەوە لەژێر زەختی تورکیاشان. تورکیاش ئەوە دەوریکی زۆری هەیە لەو مەوزوعە، نایەنەوێت تورکیا ئەهمالکەن یان نایەوێ وەکو بڵێن مووقفی تورکیا بگۆڕێت، لەبەرەوە ئەیانەوێ تورکیاش لە عینەن مووقفا بێت لەگەڵ ئەوانە. ئێمەش ئەوش لە بیرمان لێچێ کە تعاتفی کورد نەبەست لەگەڵ لەسەر ئاستی حکوومەتیە، پەرلەمانتارانی فەرەنسا سەردانی ڕۆژاوایان کرد لەم دوو مانگە ئەخیرە لەگەڵ مەسئولەکان و سەرۆکەکانی ڕۆژاوا دانیشتن لەگەڵ کورد و داوای ئەویانە کرد نۆ فلای زەونیان داوا کرد، مانای ئەوەیە کە ئاسمانی ڕۆژاوا ینی هندیتیانە کرێت نۆ فلای زەونی تیابێت، و داوای لەویان کرد کە هیچ لەو دام و دەستگاکانە کە لە ڕۆژاوا هەیە پشگیری بکرێت و دیفاعی لێ بکرێت. کەم باسی لەوە کەم دکتۆر ئەنی دەمەیە بپرسم، تۆ ئەماشت بۆ کردوتت کورد نەیەوێ لەوێ لاواز بکرێ و پشتگوێ بخرێ و پەرایز بخرێ، بە بڕوای تۆ ئەگەر جۆرە نیزامێک دەستنیشان بکەین بۆ کورد لە سووریا، ئایا لە مەرکەزیەتە، فیدرالیە، کۆنفیدرالیە، ینی کامیان لەگەڵ شێوازی دەوڵەتی سووریادا دەگونجێ و بۆ کورد گونجاوە؟ ئێمە وەکو هەمومان ئەزانین کورد نظامی فیدرالی یان کۆنفیدرالی بۆ کورد زۆر باشە، نە هەر بۆ کوردیش، بۆ ئەقلیاتەکانی تریش باشە، بۆ دروستەکان باشە، بۆ کەمینەکانی بۆ عەلەویەکان باشە، بۆ کوردیش زۆر باشە. بەڵام ئێمە قوارەکەی کورد قوارێکی زۆر بەقوەتە کە موسساتی هەیە و هێزی هەیە و پشگیریکی تا ڕادێک پشگیریکی دەوڵەتی هەیە. قوارەکەی کورد ئەوە فدرالێکی ڕێکە بێت بۆی، بەڵام بۆ مؤسساتێک بۆ کەمینەکانی تر ئەوانیش فدرالیان هەبێت، بۆ ئەوانیش باشە، لەبەرەوان ئەوان ئەترسن لە حکوومەت ئەحمەد شەرع، لەبەرەوەی ئێمە ئەزانین چێن ئەو هێزانە کە پێشتریش چی بوون، هەمووی دیارە بۆ هەموو وڵاتانی جیهان و هەموو کەسانیش ئەزانن کە ئەحمەد شەرع چی بووە و هێزەکان ئەحمەد شەرع لە چیا بوون، و لەبەرەوە فدرالی و کۆنفیدرالی ئەوە مافی کورد داگیرەکات باشە بۆ مافی کورد،
پشگیری لە مافی کوور دەکات بەڵام لێرە کێشێک هەیە لێرە مجتمعی دووەلی زۆر ئامادە نییە بۆ حکوومەتێکی فدراالیا کۆنفدرالی لەبەرەوە ئەمریکیەکان وەکو باسییان کرد لە ماوە ئەخیرەیە کە ئەوان پشگیری لەو مۆزعی فدرالی و کۆنفدرالی ناکەن فەرەنسیەکانیش تا ڕادێک گومانیان تاکەوتووە ئەوش هۆکارێەوە چییە؟ هۆکاری ئەوەیە کە یەکی لە هۆکارە سەرکیەکانەوەی تورکیایە هۆکارەکانی تریش هەیە خۆشیان نایەنەوێ مۆزوعی کورد مەسەلە تورکیا ئالۆزیکی زیاتری تێکەوێت لەبەرەوەکو ئەزانین کە ئەو پرۆسەیە کە ئێستا بەڕێوەیە لە تورکیا نێوان کورد و حکوومەتی تورکی ئەوەش پرۆسەیەکی گرنگە ئەیانەوێت تورکیا تا ڕادێک زاڵ بێ لەسەر مۆزوعە ئەو مۆزوعە تۆزی ئاڵگۆڕی تێکەوتووە ئالۆزیشی تێکەوتووە لەبەرەوە خۆشیان وەکو بڵێن خوان حەزەکەن کورد مووقفی بەقوت بێت بەسم ئەمریکا فەرەنسا حەزەکەن بەڵام وەکو حەزەکەن بەڵام لەسەر کردار لەسەر ئاستی کردارە ئەوە مۆزوعێکی ترە وەکو جەنابتیشان ئەزانن هێزی ئەمریکی لەسەر ئەو سێ چوار مانگە ئەخیرە هێزی ئەمریکی کەم بۆتەوە لە ڕۆژاوە مەقەڕاتی ئەمریکی و مەقەڕاتەکانیان کەم بۆتەوە هێزەکانیان کەمتریش بۆتەوە لە ڕۆژاوە ئەوەش بەشێکە لەو ئاڵگۆڕیە کە دروست بووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ڕۆژاوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیستا بەڵێ سپاس دەکەم دکتۆر زۆر بەڕێز دکتۆر زەنەگۆڵ مامۆستا لە سنکوی ستەرلینگ سپاس دەکەم سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس کە لەگەڵمان بووی خۆشەویست